ئاری منیسم پرسیارکەم ئادەی بێڵێ بزانم کێشەیەک ئیشەڵڵا کە هیچ کات ڕۆبەڕووی کێشە نابیتەوە بەڵام کاتێک کە کێشەیەکت ڕوبەڕۆ بێتەوە چیەکە یەکەم شت کە بیری لێ بکەیتەوە چیەکی واللهی دانیشم جوان بیری لێ یەکەمەوە تۆزێ خەفەتی لێ خۆ هەندێک جار ئەینووسم ئەگەر شەڕێک ڕوبەڕووت بێتەوە خۆ ناتوانین دانیشی بیری لێ بکەیتەوە بێ ڕوبەڕووی بیتەوە شەڕ لەو ئەخر تووتت کێشە بۆ نمونە شەڕ تاکو بتوانم بە شێوازێکی جوان بەرگری لە خۆمەکەم شەڕ کێشە نییە کوربەرێ والله یەکێ لە گەورەترین کێشەکانە بەتایبەتە بەرەو کێشە گەورەکانی بەڕاستی بەتایبەت ئەگەر ناحەقیش بێت هەندێک شتێ لە کوردەواری خۆمانە زۆر جوانە بۆ نموناڵە کاکە دەسەڵاوەت لێبە سەڵاوەتێک لە جانی پێغەمبەر درودی خوای لێ بێ یعنی ئەم وشەیە خۆ ڕاستە ڕەهەندێکی ئاینی هەیە وانە بەڵام بڕوا بکەن ڕەهەندێکی زۆر کۆمەڵایەتیشی هەیە کاڵێ سەڵاوەت لێ ینی تەواو ناوی خوای لێ بێنە یان سەڵاوات لێبە لە جانی پێغەمبەر درودی خوای لێ بێ بۆی ئەم کێشەیە ئەم ئاگراوێکی بەسەراکەیت و بکوژێتەوە هەم لایەنە ئاینەکەیتی ئاری هەمەوەی کە ها زۆر جار ئەوتێت کە ئەوەستیت ئەها ئیسێک ئەهەیە بخۆت ئەوە هێورت ئەکات ئەسڵەنێکی لە هۆکارەکانی هەرەوەیە لەم ڕۆژانەیە میانێکمان لابوو باسی کێشەیەکی کردەیوت ئەگەر هەر کێشەیەک ڕوبەڕوت بووەوە لە ناخی خۆتا تاسی بژمێرە بەزە ئەوە بۆەوە ناکە خەریکە بۆکسەکە لێ تاسی بژمێری 6 بۆکسی خواردتە بەڵام ئەگەر تووشی کێشەیەک بووی ویست لە ناخەوە خۆ بخۆیتەوە هەتاسی بژمێرە لە ناخی خۆت یا گدووسێ ئەی دڵنیاتەکەم و هەموو کەسێک تاسی هێورە بێتەوە ئەستا تۆ بۆ نمونە لە کاتی بۆکسەکە بەس بە شێوەی گشت من یەک دقەیە ئەو دقەیە خۆم ئەڵێ ئەو یەک دقەیە خوا دەوروبەر بپارێزە مۆبایل بوو تەلەڤیزیۆن بخوا فریای هەمووی کرد ئەڵێ یە عەسەبی بەڵام یەک خولەکە لێم گەڕن با ساردمەوەی کە لە دڵمای هەڵی ڕێژم ساردەبمە من لەوە ماڵاوان بێت تۆ یەک دقە بەچی خولەکێکی زۆر دەبیتەوە تۆ ئەڵێ 30 ثانیە مرۆڤەکە هێورە بێت تۆ بەتەمای لە 6 ثانیە چی بکەیت با باسی ئێمە بکەین زانین مرۆڤەکان چۆن ڕوبەڕووی گرفتەکانی ڕۆژانەیان دەبنەوە ئەو کارامەیە چییە هەر لە هەموو کەسێکدا هەیە هەموو کەسێکە توانێت بەرامبەر گرفتەکانی ڕۆژانە گرفتەکان بە بچووکی ببینێ گرفتەکە چەند قەبارەکی گەورە بۆ بڵێ هیچ نییە و پشت بەخوا توانین چارەسەری بکەین هەندێکەیە ئاگر خۆشەکە ئەمانەمان هەیە واتە کێشەکان گەورەترەکاتەوە هەندێکی ترمانەیە کێشەکان ئەوەندە بچووکەکەنەوە زۆر جار بەڕاستی خەجاڵەتی کێشی بەرامبەر کەسانێک کە ئەوەندە بە نەرمونیانی کێشەکانت بۆ ئەوەنە بچووکەکەنەوە و بۆکوای پیازەکە بۆ پاکەن و میخەنە نێو دەستە قسەکردن دەردە دڵکردن لە کاتی بێتاقەتی و ئەوەی کە بۆنەوە خەفەتێکت هەیە خەمێکت هەیە بەدەست کێشەیەکەوە بێزار بوویت لەگەڵ کەسێکی باشی منطقی زۆر گرنگە ئێستا بۆنە ئاری کاتێکە پێی ئەڵێ ئاری شتێک هەیە ئەمەی قسەت لەگەڵکەمەوە کە هیچ یەکەم دەڕڵەت کێشەکە چێ با گەورەتریکەم بەڵام زۆر گرنگە ئەو کەسی گەورەی ناکاتەوە بەڕاستی ڕێگە چاری باشت بۆ دۆزێتەوە زۆری شێورەکەاتەوە زۆر گرنگە ئەو کەسە هێورت بکاتەوە زۆر گرنگە بە قەولی تۆ چون ئێمە خۆمان لە گۆڕەپانەکەن ها کەسێک کە بۆنە لە ناو یاریەکەیە هەمیشەش لە یەک شوێنەوە شتەکانەوە لە کاتی فشارە چەند گرنگە بوونی کەسی بەرامبەرە مەش بکەین بە پرسیار ئەوەی کە لە دەروی شتەکان زۆر بە قەبارەی بەڕاستی ئاسایی خۆی ئەیبینێ کاک عومەر یاسین توێژەری کۆمەڵاتی لەگەڵمانە وەڵامی هەموو پرسیار و ئەم ڕوونکردنەوانەمانەیەەوە کە عومەر بەخێر بێ عومەر هەر بەڕاستی ئمە هەندێشتمان باس کرد هەمووشی پرسیار باشە هیوادار شتمانیش پێێتەوە بۆ جەناب دڵنیام لای جەنابتان وەکو توێژەری کۆمەڵاتی بە شێوازێکی زانستیانە و پێشمە بە ماستەریش تێ لەم بەکالۆرسێ دەیشەڵات بێ بە ماستەر و دکتۆرات بە شێوازە ئەکادیمیەکەی پێمان بڵێ بەڕاستی کێشە شایانیەوەیە گەورە بکرێ بانی بەڕێستان باش لە ڕاستیە ڕۆبەر سروشتی وایە حیات پڕە لە کێشە بەڕاستی ینی ئەبێمە لەو متەڵەقە و سێریکەی کە گرفت بەشێکە لە ژیان ینی ئەم حاڵەتە لەگەڵ پەروەردەی مناڵە ینی بەشێکی ئەگەبگەڕێنە بۆ پەروەردەی بناڵ یعنی ئەو کەسانەی کە لە گەورەیە پێسەبر دەرەچوو گرفتەکان گەوراکەن بەڕاستی باگراوندێکی مناڵی هەیە باگراوندە مناڵەکەیە بەشێکی ئەمە زۆر مدەلل کراوە یعنی عەسەبیاتم لە مناڵیەوە بۆ ماوەتەوە بۆ ماوەیە بەڵێ هەڵێ بەشێکی ئەوەیە ئەم مناڵە وا تەعاود کراوە هەرچەندێک داوای شتێکی کردو تووڕە بۆ بۆی جێبەجێ کراوە ئەم حاڵەتە بۆ بە بڵێن بە کردەوەیەک تایە لە گەورەیەشکێتە ناو مجتەمع و بەڕاستی مجتەمع و خۆشەویستی دایکۆڵک نایە بە مناڵ طبیعەتەوە حیاتەوە وانە ئەمە بەشێکێتی یعنی بەشێکی ئەبێ بگەڕێنە بۆ مناڵی کەسەکە بەشی دووەمی
ئەم پەروەردیدی وە لە عیلەکەیە یعنی هەمیشە بینوێتی باوکی کە تووڕە بووە ئیشەکەی بۆ کراوە یعنی لە دایکی یا برا گەورەکەی کە تووڕە بووە ئیشەکەی بۆ کراوە یا بەعکسەوە دایکی مەسەلەن کە شتێکی ویستۆ ینی بە گفتوگۆ ئیشەکان لە ماڵەکان نەڕۆشتووە ئەم حاڵەتە ژوای کردووە ئەم مناڵە ینی وا تێبگا هەمیشە تووڕەبوون چەکێکە بۆی کە تۆ ئیشەکەی خۆتی بۆ بکەیت ئەسڵەن بەکاردانەوەی کە ئاسایی هەنێک جار وەریەگرێ یعنی مناڵەکە مەبەستە بەڵێ لای وایە ئەبێ بۆ نمونەگەر گرفتێ بۆ گەر کەسە بێ تاقیکردشەوە دەستکا بە هاوارکردن ڕاستە ئەخر تعودی مناڵیەکەیەتی ئەم وا تێگەیشتووە یعنی هەمیشە کە تووڕە بێ یا بگری یا دوو لە ڕوبەڕێسا مەسەن وشەی دەشیا بەکاربێنێ ئیشەکەی بۆ ئەکرێ ئەمەش ئەم کاریگەری مناڵیەی یەتە ناو گەورەیەوە لە گەورەیشە مشکلەکەوەیە کە مشتەماوی لێ قوڵناکە دواییش ئەم کەسە ینی کێشی مرۆڤەوەیە زۆر مبەڕێنێتەوە بۆ نقصانەکانی خۆی ینی دوای ئەیکات ئەی بەسێتەوە بەوەی کە مەسەرەن من باوکی شمایە دایکی شمایە یا من فلان نەخۆشیم لەگەڵایە مەسەن جۆرە نەخۆشیێنێتەوە کە مەسەرەن ڕەبتێ بێەوەی کە تووڕەبوونەکەی مبەڕین پێبات ئەسڵەن کاک عومەر هەندێک جار بەداخۆ لە هەندێک خێزان ئەوەی کە کوڕتۆزێکاوە بەسام بێ و تووڕە بێ و ئەمانە هەندێک جار بە تایبەتمەندی باشی ناوەوەن ئەڵێن بۆ نمونە ئەمە کوڕی گەورەی ماڵە ئەمە بۆ نمونە سەرۆکی عایلەیەکە ئابم شۆ ینی بە جوان ێزانن هەندێک جار ڕاستە بەشێکی ڕەبتی هەیە بە جێندەرەوە ئەوەی کە مەسەلەن ئەبێ پیا و تووڕە بێ پیا و گرژ بێ مەسەلەن ئەگەر پیا و کۆمەڵە سیفات هەیە مەسەلەن وەریگرێ ینی ئەبێ بە شوێنی پرسیارە ڕاستی ینی مەسەلەن ئەگەر نەرم بێ لە شوێنەکەیە ینی ئەڵێن ئەم سیفاتەی تۆ نییە بەڕاستی ئەم سیفاتە جوان بالعکسی ئەمەش مەسەر کافرەتێکیش ڕق تەعاملی کرد دوای لە پشتم لە پێڵەن بەڕاستی ئەو سیفەتە سیفەتێکی زۆر پیاوانەی لەو ئافرەتەیە کە لە کاتێکە تووڕەبوون و نەرمبوون طبیعەتی بەشەرە لە هەردوو ڕەگەسە بەڵام بە پلەی جیاواز یعنی ئەمە ڕەبتی بە ڕەگەسەکەەوە نییە ڕەبتی بە ئەو بایۆلۆجی کەسەکەەوە تاوان بایۆلۆجی دەورەی بێ بەڕاستی بێ ینی باسی بایۆلۆجی کەسەکەشکەین زائیدەن ئەو تەنشی ئیجتیماعی مەسەن ئەو مناڵەت چۆن لەو عایلەیە گەورە بووە و ئەو کەسانی کە ئەم ئایدیاڵی بۆ ئەم مناڵە چۆن بوون چکە ئەو حاڵەتەش هەیە مەسەن بەڕێستان باسی فلیپ کرا ینی بۆ نمونە مناڵە هەنێ جار هەنێ ئەکتەرە بێ بە ئایدیال بۆی ئەبێ بە ئایکۆن بۆی بەس لەم ئایکۆنە کەسێکی تووڕەیە کاچێتە کلاپەکەوە نادێکەوە شەڕەکە و تووڕابێ شتێکی بۆ جێبەجێگرێ ئەمی جێگوازێتەوە بۆ خۆی ینی بۆیە ینی ئەوەی کە بەنگلیز پێوترێن ماڵتی فاکتەرە ینی وەری ئێستا تووڕەبوون بەس ببەستینەوە بە باوکەوە ینی بڵێن یا بەستینەوە بە فلیمەوە یا بەستینەوە بە تەبیعەتی کەسەکەەوە کۆمەڵی فاکتەرە و ئەکە کەسەکە ینی ئەمە بەرەنجام بکەی بێت ئەمە تووڕەبوون بەڵام هەندێک جار بوون منە هەندێک لە کەسەکان هەیە زیاد لە ڕاددە خەفەتی لێخوا هەندێک لە کەسەکانی زیاد لە ڕاددە پێوەی سەرقاڵە بێ ینی شەو و ڕۆژ و خەو و خۆرد و خۆراکی ئەبێ بە بیرکردنەوە لەو بابەتە ئەمەشمانە یەکێ لە کاردانەوەکانە لە ڕاستیە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەحداسەکانی ناو مجتەمع ینی ڕووداوانێکی ناو مجتەمع ڕوێت ناتەبیعی بەڵام کاردانەوەی ئێمە بۆ سروشت حاڵەتەکە طبیعیە ئەبێ حاڵەتە لە ڕووی سایکۆلۆجی وەرگری یعنی کەسەکە تەوەقوعی نەکردووە مناڵەکەی لە دەست باخوا نەخواستە یا تووشی زەرێکی اقتصادی گەورە یا ئیشەکەی لە دەست با ئەمە غیر متوقع لە ڕووی سایکۆلۆجیەوە ڕەت فعلەکەی تۆ طبیعیترە یعنی ئەم ڕەت فعلە ئەگەر نەبێت ناتەبیعیە لە مرۆڤ یعنی بەڵام ئەچینە سەر خاڵی دووەم تا چەندێک تۆ ئەم خەفەتە هەڵەگری یعنی ئەم خاڵیان ینی مشکلترە کەسەکە ینی چۆن مشکلەی چۆن بۆ دروستەوێ لە ناو بازگەی مشکلەکەی نهاتێتەرەوە یعنی گەل لە ڕووی سایکۆلۆجی ئاواییە یعنی بازگەی یەکەم ڕۆژی کێشەکەیە یعنی یەکەم ڕۆژی حەدەسەکەیە دوای بازگەی دووەم و سێمەوانە وردەوردە تۆ لە کێشەکە چە دواوە هەتا لە بازگەکان بچیتە دواوە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئازارەکەی کەمترە بێتەوە چاو بەرچاو باشترە بینی وەکوە مەسەلەن لە ڕۆژێکی تەموم بژاویە بس عادەت سەرەتای حادیسە سەرەتای خەفەت هەر خەفەتێک بێ ینی ئینسان لە کوردواریە پێوترێ بەرچاو لێڵە بێ ینی وەکو تەموم ژوایە کەسانێک هەیە لە زۆن یەکەمانیانە دەرەوە لە بازی یەکەمایە لە بازی دووەمانیانە دەرەوە کە لە کاتێکە لەوە کێشەکەش تێپەڕی بێت ئەبێ مشکلەکە ینی بۆیە ئەبێ ئینسان لەو حاڵەتەیە چی بکە لەو حاڵەتەیە جارێ بزانین ئەم کێشەی کە ڕوویاوە چەنە دەستی توی تایە ئەو خاڵە زۆر مهمە ینی مەسەلەن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم تۆ تەنها کەسی کە تووشی کێشابی لە ژیانە بەڕاستی ینی بۆیە
ئێمە زۆر حاڵەت ئەگەر بگەڕێنەوە بۆ مناڵی ینی ئەوەنەم کە سبب ینی بەناس گەورە کراوە هەموو شتێکی خراوەتە بەردەم هەموو شتێکی خراوەتە بەردەمەوەە ئیتر وا تێگا لە گەورەی شارە بێ وابێ لە گەرویش کە داوای هەر شتێکی کرد مەسەلەن زۆر جار خەفەتەکە لەوە چێ زۆر گەورە نەبێ لەوە چێ کڕینی شتێ بێ ینی کەسەکە خەفەتی هەفتەیەک پێوە هەڵبگرێ هەڵە تەبیعەت کشمیشی لە کورداری خۆمانە تەبیعەت کشمیشیە یعنی ناتوانێت مواجهی ئەو مشکلێکە کە هاتوۆتە بەردەم هەتا بە قەبارە ئاسایەکەی خۆی ناتوانێت وەریگرێ و مامەڵی لەگەڵکە بەفعلی تەواو ئەو حاڵەتی بەڕێز باس کرد لە سایکۆلۆجیا شتێک هەیە بۆ ئێمە تووشی کێشی دەرونی نەبین ئەبێت ئەو حەدەسی کە یانیەتە بەردەمان هەر مشکلەیەەکە بەقەر خۆی سێریکەیت ینی مشکلەی ئێمە ئەوەیە بەڕاستی زەڕەبیمان پێ گەورەیەکەی ینی مشکلێک هاتووتە بەردەمان باشەوە کێکە ئەومەرەوانە چێن کە زەڕەبینیان پێوانە چێن کە زەڕەبینەکە هەڵەگەڕنەوە کێشەکە بچووکە بەڵێ دنیابینی کەسەکە مویمە ئەین چۆن کەسەکە دنیابینێ ئەو پەروەردەی کە لە مناڵیا تیاژیاوە ئەو نمونانەی کە باوکودایکی مەسەلەن چۆن مشکلەکانیان لە ژیانی ڕۆژانی خۆیانە هەل کردووە پەروەردەیەکی باش کرابێ ینی مەسەر لە خوێندنگایە مەسەلەن نمونەی باشی مامۆسای لە بەردەما بوو بێ ینی بایمە ینی کەسەکە زۆر جار سەحیەیە ینی لە مەکتەبە ئەم مناڵەوە گەورە بووە مشکلێکی بەسیط بە مامۆساکە هاتووە لە هەرم بۆلەکەیەوە ئەی ڕوویەوە شتیوە بیان مشکلەکە زۆر بەسیط بووە عقوبەی مامۆسا و ئیدارەکە زۆر گەورەتر بووە ئەم کەسە ژواتێکی گەیشتووە ینی ئەوەی ئەمە چارەسەرە ینی ئەم تووڕەبوونە چارەسەرە ئەم لیانە چارەسەرە ئەو خاڵانەی کە بڵین کەسەکە چی بکە یەکێ لەو خاڵانەی لە ڕووی سایکۆلۆجیەوە کە حەدەسێکیەتە بەردەم ئەبێکەم ئەگەر ینی ڕووداوەکە کارەسات باراوی نەبوو چون ئەگەر کارەسات باراوی بەوەی کە باسمان بەڕێستان باساکە بەسەگەر تۆ لە شەڕای لە شەڕە لە ڕووی بایۆلۆجیەوە ئینسان لە ینی لا ئیرادی شوێنەکە بەجێیاڵێ یانە پێویستی بەبیکردنەوە نییە ئەین چکۆ بایۆلۆجیان جیناتی تۆ قەرارە ئەکسە و شوێنە بەجێبێڵێ دا مەسەر گەر خوانە خۆسە گڕێ لە شوێنێکە یا تەقینەوەیەکە ئەلەم حاڵەتی یەکەم ئەمە پێوترێ ڕۆبایۆلۆجیەکەی مرۆڤ لێرە بیرکردنەوەی ژناکە ئەم خاڵێن بەڵام لەکوێ بیرکردنەوە مەسەرەن دەنگەدەنێکی بەسیتە مشکلەیەکە شتێکە نەکراوە یا ژومێردەکە لە مشکلەکە یەکەم خاڵ ئەو شوێنە بەجێبێڵی بەڕاستی ینی مانەوەی تۆ لەو مۆقعەیە ئاگرەکەی بە مەوزوعەکەیە جا ئەگەر هەندێک جار موقعەکە بەجێ هێڵە گلەیشێک چێتە سەری ئەڵێ بۆ نمونە من دانیشتم قسە بۆ تۆ سای ڕۆشتۆی آخر ئەمە باشتر لەوەی کە بمێنێتەوە ئاگر ینی بەڵسیکەی باگرەکەیە ڕاستە فەرموو ینی مادەم باسی ژنومێر دەکرد ئەم پەیوەندی زۆر گرنگە بۆ نمونە تۆ لە شوێنی ئیشەکەت هەیە هەر جۆرێک بێ مامەڵی لەگەڵاکەی کاتژمێرێکی دیاریکراوی ڕۆژە بۆ نمونە هاوڕێیە هەر لی داڕێت ڕاستە پێێنی بەڵام ژنومێر دوو بوونەوەرن لە ژێر سەقفێکە ئەگەر بە تایبەت مناڵ هەبێ ئەمەنەی تر بابەتەکە هەستیارە ئەم دوودانە چۆن کێشەی بێنیان چارەسەر بکە چۆن کێشەیەکتی چارەسەر بکە بەڕاستی یەکەم خاڵ ینی ئەبێ یەکتریان ناسی بێ بەڕاستی چکە عادەتەن ئێمە زۆر جار کێشەمان تووشە بێ لەگەڵ کۆمەڵە خەڵکانێکە کەم بەریان کەوتوین بەڕاستی پێوەڵم ینی لەوە چ قسەیەکی یا موقفێک ڕۆیە سێری کەسەکە تەوەقع نەکردووە ئەو تووڕەبوونی هەبێ بەڵام لە ناو زەواجە ئەم دوو کەسە بەڕاستی ئەبێ وەنە یەکتریان ناسی بێ چی تووڕێکی ینی مەسەلەن چی تووڕاکە مەسەلەن بۆ نمونە ژنەکە چێش تێلێنێ بۆنی ناخۆش بە ماڵەکەی بڵاوکات لۆ چێش پیاوەکە ئەمە بوو بێ بە عادەتیایە یعنی ئافرەتەکە بێ حاڵەتە دووبارە نەکاتەوە یان لە خێزانی مای شتە زۆرە مەسەلەن گسکی کارەبایی سەڵتێکی زۆر دروستەکە خۆی کە پیاویش لە ماڵەنەوە گسی کارەبای ماڵتان ئاوان بێت ئێوە آخر کێشەکە ئەوەیە لە ماڵەوە پاڵەکەون کاتی زۆرینەوە ئیشی ژنی فەقیرە لە دەوامە تۆ پەلەپەر خەریکە ماڵەکە کە پیاوە بینین و گسکی کارەبای دەرێنن ناڕەتی بەهاتنەوەی پیا فەرشەڵگرتن و ڕەتی بەوەی لەو کاتە خاتونی ماڵ ئیشەکە ئێوە پاڵکەوتون پشوەرەگرن قۆڵێ هەڵماڵن یارمەسم بەقەری کاکەمان ماڵەوە بەجێ ناسین یەکتری گرنگە یعنی بەڕاستی بەقەر ئەوەی کە یەکتریان ناسن ئەگەری کێشە کەمەکاتەوە ئەمەر کێشەکە ئەوەیە ئێستا ئاریش بێگومان هەر لە بەرنامەکەی خۆمانە ئێمە زۆر بەر ئەمە کەوتوین سەرەتای هاوسەرگیری ئەمەنە ئەم خۆشەویستیە شتەکانت بۆ جوانتر ئەکا هەموو شتێک لێ خۆشە بێت چێش بەناماڵە بۆنی سوتای بڵاو بێتەوە لێی خۆشە بێ بۆ نمونە دەنگی گستک دێ پیا و گوێی لێدا ئەخر ئەمە گرفتەکە لە سەرتاوە بێ ڕایبێنی وانی کا عومەرجان لە سەرتاوی بڵێم مانە ناتوانێت خۆی لە سەرتاوە ئەکتەکەین و دوول لە ڕووی جەنابەت و بینەرانمان
ناڕاستیڵین بە لەگەڵ بەرامبەر جو ئاکتەکەین ئەو شتەکەی خۆتاوە ڕاستەکەین نواندنێکین نواندێکی جوانەکەین ڕاستە دوایی کە پێمان قبول ناگرێەوە گاتە ئێرەمە هەڵا گەیشتوتە ئێرەمەوە شتێکی ترە هەڵە گەیشتوتە ئێرەم ئەوە مشکلەکەی لە ڕاستیە مشکلەکە ئەوەیە ژن و پیاوەکە کارکتەرێکیان خۆش ویسوە واقعی نییە وی ئەمە مشکل بەڕاستی چوە لە مروری زەمەنە کارکتەر واقعەکەیتە دەرەوە کارکتەرە واقعەکەی دەرەوە کە سەکاستەکە ئەمە ئەو کەسە نییە کە پێشتر بینیوێتی ئافرەتەکەش یا کچەکەش هەستەکە ئەمە ئەو پیاوەی پێشووتر نییە هەمیشە ینی هەتی گرفتی جابوونەوەش زۆرێک لە وەکارەکانی ئەوەیە زۆرێک ڕاستە ڕاست دوای بۆیان دەرەکەوێت بۆیە مشکلەکە وەیە ینی هەمیشە عاتیفەی زۆر ینی خۆدانە دەست عاتیفەی زۆر بەرەنجامی باشی ناوێ بەڕاستی ینی هەم لە علاقەیە یعنی هەم لە علاقەیە بەرەنج ینی کەسەکە تەتەڕوفکە لە عاتیفەیە هەر لایەکیان دوایی ئازاری بەقەرت عاتیفەکەی بێت یعنی گەر بەقەر سا کەسەکە خۆش بێ بەقەر سا ئازارە چێش کاک عومەر ئێستا بمانەوێت نەمانێت بەداخەوە هەڵبژاردننی هاوسەر لە لای ئێمە زیاتر ئەو خۆشەویستێکە حکومەکە سەرەتا و تا هەر گرفتێ هەبێ لە کەسایەتەکە قبوڵیەکەین لە پێنا خۆشەویستەکە و هەندێک جار بەداخەوەڵین ئێشی گۆڕیت یعنی ئەمە نەخۆشببین و گەشتبینیشن بەڵام دواتر گرفتەکە دروست بووە هاوسەرێکن جووتە هاوسەرن دێنە لای بەڕێزت ئەڵێن ئەم هەموو گرفتەمانێ بەڕێزت پێیانەڵی چی بکەن لە ڕاستیە خاڵێک زۆر گرنگە مەسەڵەن خێزان ئێمە بیشوبێنین بە بەلەمێک یعنی ئەمانەیانوێت لەم بەلەمەدا بەسەن یانێن بەلەمە ئیدامەی پێبن مەسەڵەن چونکە ئەمان بەخۆیان نازانن ڕۆژانە لەم کەشتێک کوونەکەن یعنی کە کەشتێکەش کوون بوو هەردووکیان تیا غەرقەبن بەڕاستی یعنی ئەو خاڵە گرنگە ئایا ئەم دوو کەسە بەڕاستی ئەیانەوێت ئیدامە بن بەم عایلەیە چونکە جاری وایە ینی من ئەزوری ئیشاوم دیوە یەکێکیان مصرەکە ناوێت بەڕاستی ئەو حەقەشیەیە هەم قانونی هەم اجتیماعی مەخلاقیە چونکە مەسەلەی جیابوونەوە شتێکی نییە خوانە خواستە شتێکی انحراف نییە باشە یا ئافرەتەکە قەراریاوە کۆتایە و تەواو ئەمە لەم حاڵەتەیە بەڕاستی مانەوەیان بەڕاستی بە ئازارە ئەبێ ئامادەیەکە لە هەردوو ئەبێ ئامادەیەکە لە هەردووکیانە هەبێ زۆربەی جار ئامادەیەکە لە هەیە لە هەردووکیانە بەڵام زمانی لێک تێگەشتن نییە بەڕاستی یعنی ئەگەر لە ڕۆ اجتیماعیەکە وا سەیریکەین هەردووکیان سەیری شوێنێکەکەن لە دوو شوێنی جیاوازەوە لە دوو گۆشەی جیاواز فعلا بیانێنێتە یەک گۆشە نریان نزیکیان کەیتەوە بە دڵنیای ئیدامەیان بە ئیشەکە بەڵام ئەوەی کە خۆیان هەرێکە لە گۆشەیەەکە وەزایدان ئەوەی کە پێشتیش باسمان کرد خەڵکانێکی لە هەموو مجتەماعەکەم حاڵەتە تەبیعیەتر دایکی کەسەکەیە کچی یعنی خوشکی کچەکەیە خوشکی براکە نایان کوڕەکە لەو گۆشەیە بێتە دەرەوە یعنی ئێڵێن بەسەر هەمیشە ئەچنە پاڵ براکەیان یا پاڵ خوشکەکەیان بڵێن لە ناو زەواجەکەیان کاڵان ئەم کەسە 1 و 2 3 و 4 و 5 هەیە ئەوەی فعلەوەی کە پێشتر باسمان کرد بۆیە ئەوە گرنگە خاڵە یعنی بزانین نقاتی مشترک ماوە لەم خێزانەیە بەڕاستی باش بۆڕبوونەوەی گرفت کاک عومەر ئەزمون چەند گرنگە لە بینی هاوسەرە مەسەڵەن هەندێکیان ڕەنگە تەمەنی زیاتر بێت لەوەی تر بۆ ئەزمموی زیاترە لە ڕوبەڕبوونەوەی گرفتەکانە خۆت لە سەرتا زۆر جوانت باس کردوتت ناسپێدانی زۆری منداڵ خستنە بەردەستی هەموو شتێکە منداڵەکە پێویستیەوە لە کۆتایی تەمەنە باجەکەی ترە باجەکەی ئێ بەڵام هەیەوانیە بەڕقی گەورەکراوە کاڵم بەڕقی مەبەستمەوە نیە بە لەیان گەورەکراوە ینی ئێمە مناڵ بووین لە کۆڵانیش بووین و چوزان یاریمان بە چڵکەوتوشین و ڕاستە وانێ کەوتوشین و کەس هەڵی نەساندێتەوە بەو جۆرە گەورە بووین ئێستا وانە ئەم نەوە تازەیە کە یەت هەر سیرەکەی خۆشمان ئەم جیلی خۆشمان تۆزە نەرمتر مامەڵیان لەگەڵاکەین هەر بەڕاستی ئەزمون کاریگەری هەیە لە ڕوبڕووبوونەوەی گرفتەکانە بەدڵنیاییەوە چونکە مشکلەی ینی سروشتی حیات بێئەزمون ناڕۆ بەڕاستی ئێمە ڕۆژانە یعنی پشتانە ئەبینین یعنی مەسەلەن لە حیاتی تەبیعی خۆشمانە کەسەکە ئەبینین کات کەسێ بێئەزمون بێ بەڕاستی باجەکەی ینی چۆنەیە بۆیە ئەزمونەکە گرنگە بەڵام ئەگەر بە پرسیاری وکێنێک کەسەکە ئەزمموی نەبوو ئایا خۆ ترێ ئەمە ئەو شتەی لە قبولکەیت خۆش پرسیارە چکە خۆ تۆ ناکرێت چاوەڕێک لە بەرامبەرەکەش زۆر جاردانە پیانانی ئەو شتەشەیە ینی بۆ نمونە پیاوەکە چەند ساڵێک لە ژنەکە گەورەترە ئەو ئەزمموی زیادەکەدان بە پیاوەکانە لە چارەسەری کێشەکانە منوەگە بڵەو ئافرەت من ژیانم زیاتر بینیوە چارەسەرەکان ئاوهایە گرفتەکان ئاوا چارەسەر لە ژیانی هاوسەرگیریە ئەزمموی پیاوەکە
بەڕاستی لە بنووری زەمانە ئافرەتەکە بۆی دەرەکەی ئەزمموی نەوە پیاوەکە چکە ئەمە لە حیاتی عملیە کە پێشتر باسمان کرد چکە بە حیاتی عملیە بینە پیاوەکە لەوە قسەزانێکی باش بێت لە دەرەوە بەس لە حیاتی عملیەوانە بۆیە ڕۆژانە حتى لا إما لا علاقات اجتماعية خوش معنوية بس كسيك زور بموي بنزاني بس كتكلاي روجان سيركي تشاوكي تو هلا بوا راست بو إلى نام هالجيلية براسي كم أفراد هي اعتراف كابا أزبوني بيردكي يعني رجيكي يعني مش زور كم الجينا عندك جا كاريزما بونيش مهمة وأنا كاوما كاريزماي شخصي كسيتي راستا يعني جو كسيكي لكم الجي خمانة بداخل إيشتا بابتي صلح وصلح كريم كم الله كان أرماه كجرينك راستا من لقل ما نواه راستا صار قبل ميديا كارا قال من لقل ما نواه لا أنا مغني شيء كمالاتي راستا فعلا بقانوني راستا قانوني لسروه مشتكي بلام كيشا كمالاتي كان يزور جربان بابته حل سيرك لنا ومجلسك لنا وكل ركوب نويك يكس كاريزما هي قصي أو إخواتا چەند گرنگە لە کاریزمابوونی ڕوبەڕوونەوەی کێشەشە کاریزمایەک بین بە خۆمان تەواوە بەڵام مشکلەوەیە کاک ئوستاجیان مشکلەکەوەیە یعنی ئێمە دایمەن باو چاوەرگین ئەگە کەسێک کاریزمای نەبوو هەر خەریکی کێشەیە ڕاستە فەرمووی تۆ مەسەلەن حساب پیاوانێکە یا ئافرەتانێکەیە بەسە کاریزم هەر بە سروش کاریزمایکی بینیەیە کە قساکە خەڵک گوێی لێگرێ بەڵام ئەم ڕێژەیە بەڕاستی لە هەموو مجتەمەیەکە زۆر کەمە یعنی یا کاریزماکە سیاسیە ئێتە کەسێکی زۆر بەناوبانگە ئێمە دڵنیایەوە لە ماڵیشەوە کاریزمایە هەرچەنە یعنی لەم ساڵانی ڕابردووە نمونەی نەتەنیاهۆ هاو کە پیاوی کاریزمی لە ڕووی سیاسیەوە بەڕاستی جەنگێکی گەورە بەڕێ لە ماڵەوە لەگەڵش نەکایە لەو پەڕی کارەساتایە زۆرێک لە سیاسەتمەدارەکانم چەند ساڵە جیاوونێتەوە ماکوڕەن لێ یا ژنەکەی ماکو ئەفیانە ڕاستە لەو تارەکە لێیە یعنی ئەگونجێ گەورەترین دەوڵەتی سەربازیە لە ئەوروپا ڕاستە ئەگونجێ کەسەکە ڕوویەکی ینی ئاکت ینی کارکتەرێکی ینی سیاسێکی گەورە بێ بەڵام ئەگونجێ لە ماڵەوە وانە بێ یا ئەمە عکسیەمەش ڕاستە ئەگونجێ کەسەکە لەناو مجتەماکە پیشێکی کەمی هەبێ ینی پشکۆلی هەبێ خەڵک تەوەقعی نەکە بەڵاوەی لە ماڵەوە هەیە کاریزما عەجیبە بێ ئەم پیاوە ینی شتێکی زۆر بەسیط هەبێ لەناو بازارە بەس لەوەی لە ماڵەوە فەزیع ینی کاریزمایکی گەورە هەبێ بەڵام مشکلەکە ئەوەیە تەرکیزەکەی لەسەر کاریزمابوونیە کەسەکە تەرکیزکەی لەسەر ئەو سکێڵانی کە ئێمە ئێستا پێویستمانە لە حاڵەتێکە کە ژنوپیاوێک تووشی مشکلا بن چۆن بتوانن ئیدامە بن بە عیلەکەیان نەک لەبەرەوەی کە مشکلێکی بەسیط هات و خوانە خواستە شتێکە نقم بێت مرۆڤ بوونەوەرێکە ئەها هەمیشە گەشتبینەوەی کە بۆنونە بە هاوسەرگیری زۆرێک لە کێشەکانی چارەسەرکە لانێ ئەمە تۆزێک لای خۆمان بە منتەقی سیر نەکرێ بەڵام خۆزگا هەر کەسەوە ئەگەر بڕیاری ئەدا هاوسەرگیری بکات تۆزێک کاری لەسەر کێشە دەرونیەکانی خۆی بکردایە هەندێک گرفتی دەرونیمان هەیە ڕێکمان بقستایە چارەسەرمان بکردایە چاوەڕێی ئەوەمان نەکردای بۆ نمونە کەسێک دێتە ژیانی من تەحملکە پێما بەمە زۆرێک لە گرفتەکانی چارەسەرە کردوایی بۆمان سایسە لەگەڵ تا بەڵام خۆی مشکلەوەی لە مجتەمەی کوردیا لە هێزا لەو توقعها هي أكيد كورك خلاف هي يعني أنا جلي كيبو بينا كيبو كواك شنكا ساكاتريس بيه مثلا طبيبي نفسي يعني نماله كلاقات هيك براسي شركة جورة تربية أنا زي جورة تربية كان بطلية جورة تربية أنا جاب نالج دروسة كان أنا جاب نالج دروسة كان شو كسكة أهليتي براسي دي مسؤولياتك إيديا إبام كيش دروني أنا شو براسي قرصة أو خلاص ما لبرت شاوبه يعني أو كبراسي شو فرمون مرۆڤ بە سروش نقصانە ئەم حاڵەتە بێت طبیعی بێ یعنی لەو پرۆسەیە وسەرگیریشە ئەبێت و کەسەکە ئەم خاڵەیان زۆر لە بەرچاو بێ چاوەڕێی کەسی ئایدیال لە یەکتری نەکەن ئەمە زۆر مشکلە ینی ئێستا وای لە هاتووە دەستەواژەیە هاتووە تارە هەڵێن کەسە ژەهراویەکان بکەن دەرەوە دانی قسە جوانێک کردوتی کێ ناڵێ خۆم ژەهراویەکان جوان خۆمان بەڵاکەری دەستە خۆش زۆر سپاس بۆم بە سپاس بۆ قسەکان گرنگتریش بچووکی کێنەوە هەر شتێک هاتە پێشتان ئێوە کێشەکان بچووکەنەوە